سێنم ڕێزان عەبدوڵڵا ساڵێکە لەو مەطعەمەی ئیشێ دەکەم، هاوکاری پیاوەکەم دەکەم، چێژلێنەرم لە مەطعەمەکەی، چەند ئافرەتیش کەشم لە خۆم دامەزراندووە تا ئێستا، ئەوانش کار دەکەن لە لای من. زۆربەیان یعنی وەکو کچی خۆم و وەکو خوشک و ئەوەی خۆم سەیریان دەکەم، قەت یعنی وا سەیری کارمەندەکان کرێکارەکانم نەکردو، یعنی وەکو کرێکارێک سەیریان کەم، وەکو کچی خۆم و یعنی خۆشم وەکووان لە کارەکەی دیوە. ئەم چێژلێنەرم بەس ئەوان برین بەردەستی من دەکەم، بەس قەت کارێکی وام نەکردو هەست بەوەی بکەن ئەمن خاوەنی کارەکەم و ئەوان کرێکارن لە لای من. بەپێی شوێن و بەپێی کەسەکان دەگۆڕێ. ئێستا من هەر ئافرەتێک لەکەم من ئیشێ بکە یعنی بە چاوێکی زۆر ڕێز و ئەوە ئیشی تەم سەیری دەکەم، چکە ئافرەتێک ئەگە بتوانێت لەسەر قاچ خۆی بوەستێ و بژێ ژیانی خۆی پەیداکە، دەبێت بە چاوێکی زۆر ڕێز و حرمەتەوە سەیری بکرێت. زۆر جارەوەی دەبیستین یعنی ئافرەت بە چاوێکی تۆزی سوکەوە سەیر دەکرێت، یعنی مافیان دەخورێ، یعنی ئەو کارەی دەیکەن حەقی خۆیان پێ نادرێ وەکو پێویست لە کارەکانیان. بەس ئێمە وەکو خۆمان ئەمنیش و پیاوەکەم هەر ئافرەتێک یعنی جیاوازی کوڕ و کچ و ژن و پیاوی نێ لەلای ئێمە، بەپێی کار و بەپێی ماندووبوونی خۆیان حەقەکەیان پێ دەدەین. کرێکاران بەس کرێکار یعنی مافی خۆی بە تەواوی پێ نەدراوە، یعنی ڕۆژێک بەس نییە بۆ کرێکاران دانرێ، دەبێ مافیان پێ بدرێ. ئێستا کرێکارێکی سووریە دەیدینم یعنی 2-3 ساڵ من هاتووە ئەو ڕێی دەکەم، یعنی ئەو منتیقی هەموو خایەن دەکاتەوە، یعنی کەسێکە دەبێت بە چاوێکی زۆر ڕێز و حرمەتەوە سەیر بکرێت، بەناو شارەکەمان بۆ خایەن دەکاتەوە. یان داواکاریم ئەوەیە هەر ئەو ڕۆژە لە هەموو ڕۆژەکان ئافرەت و کارمەند و کرێکار مافی خۆی پێ بدرێت. هەر کەسێکیش یعنی ئەگەر بخۆم خاوەنکارم کەسێک دێتەکەنم یعنی داواکارم لە هەموو خاوەنکارەکانە ئەنجا چ ژنە چ پیاوە بە چاوێکی ڕێز و حرمەتەوە سەیریان بکرێ، بەپێی کارەکانیان مووچەی خۆیان لە کاتی خۆیان پێ بدرێت. ئەکیل لەلایەن حکوومەتەوە یعنی ئەوانەی ئەگە خەرچی دەبێت ئەگە حکوومەت ڕێز و پێزانینێکی گەورە بۆ کرێکار و بۆ ئەو کەسان دانرێ ئەنجا چ پیاوە چ ژنە، یعنی خەرچی چاولەوی لە حکوومەت دەکات، بەس لە حکوومەتەوە لە سەروی هەمووانەوە ئەو مافەی نەداوەتە کرێکار و ئافرەتی بەو شێوەیە، بۆیە خەرچی کەس بە چاوێکی بێڕێزەوە سەیری کرێکار دەکات، کاری دەکات. لێ پرسیارم لێ کردووە چەندت مەعاشەیە؟ 250 بۆ 300 لە 6 بەیانیەوە هەتا 6 ئێوارێ ئەو شارە خایەن دەکاتەوە. بۆ دەبێت ئەوەندی هەبێ کرێکارێک بەو چاوەی سەیر بکرێت. تریژ نەبێ ئەندام پەرلەمانێک دەستنە ئەندە پەرلەمان و هەر پێشەکی مانجی بەلای کەمەوە 6 ملیۆنی وەردەگرێ، بۆ کرێکارێک ڕۆژ هەتا ئێوارە شارەکەمان پاکاتەوە 300 هەبێ، هیچ نەبێت دەبێت بەشی بژێی ژیانی خۆی وەرگرێ. بۆ هەموو ژنانی ئیشکەر دەستخۆشی لە هەموو ئەو ژنانە دەکەم لەسەر قاچ خۆیان دەوسن، یارمەتی پیاوەکانە دەدەن و چاویان لە دەستی کەس نییە بۆ خۆیان لەسەر قاچ خۆیان دەوسن بژێی ژیانی خۆیان پەیدا دەکەن. دەستخۆشی لە هەموو ژنان دەکەم. پێشەکی بە خەراتی تو دەکەم، جەژنی کرێکاران بێ بۆنەیەکی ئاریشەوە پیرۆزبایی لە هەموو کرێکار و کارمەند و پیرۆزبایی لە هەمووان دەکەم، بە تایبەتی لە ژنان. ئەم تقریبان ئەوە 2 سال و 6 مانگەی رەمدانە زۆر ژن هاتەکردم و کابان هاتەکردم و ئیشیان کردێ و غەدرم لێ نەکردیتن و ئەوان چاویان من دیتیوان ئیشەکەیان بەدری من کردێ و بە جوانی کردیتیان و زۆر دەستخۆش لەوانش دەکەم، هەر کابانش دەکردم و بوویە تا ئێستا زۆرم ڕالیان لە هەمووان. ناوەڵام ژنان کا مافیان درایتێ، ژنان لە کاردا کا مافی خۆیان وەرگرتیە، ناوەڵا هەر غەدر لێکراوە و هەر کارەکەیان نازانم وە ژنە ئێستا ڕۆ ژنە و ئیشەکی بەدەست خۆی بیکا و زۆربەی برێنەرە ژنیش شیلاکە ماندیە، یعنی ئەوش وەک پیاوشان بەشان پیاو کار دەکا ئیش دەکا بەس مافیشی نەدرایتێ ڕوەکەوە لە هەموو ڕوەکەوە. ئەم باتەمشا خۆم نەکەم باتەمشا چکە نەکەم بە ژنی واهێش غەدر لێ دەکرێ بەڕاستی لە هەموو ڕۆکە غەدر لێ ناکرێ ژن. ناوەڵا فەرمانبەریش کا بۆ پێویستکە ئەوەی دەکرێت کام معاشەکەی وەرە کام موچە وەردەگرێ ئەوش غەدر لێکراوە دیکو وڵاهیش غەدریان لێ دەکرێ. یعنی برم جیاوازی هەیە ئەی چۆنە وڵا جیاوازی هەیە دیکو لە بەینی فەقیری و دەورەمەندی و هەژاری هەڵا دیکو جیاوازی هەیە.
ئەگەر یعنی معاشەکەم باش بووە پیاوەکەم بەجوانی معاشی موچەکەی وەربگرتا بە ئەمش ئەو ڕۆکارم نەدەکرد بەس چونکە ئەو موچەکەی خراپ وەردەگرت و نەدەدرا جاری وا بە 3 مانگ 4 مانگ نەدرا معاشەکەی بۆ نیوە موچە ئەمن برێنەرێ ئەمن هەنجی نێش چوم شان بەشان و ئیشم کرد و ئێستا دەخوای گەورە بە زیاد یعنی هیچ یعنی وام نەکرد یعنی هەژاری بدینم ئانەی خاوەنکارم هیوادارم قەلبیان ساغبی دەستیان خۆش بی دەستخۆش لە هەموو ژنێک دەکەمە کە خاوەنکارە هیواداریشم هەموو خانمەک یعنی ئەگە بزانێ ئیشی دەستی خۆی یعنی بکات زۆر زۆر خۆشە ئێوە ئەروە بە تەئکید وە ئەرڵا ئەوەی خاوەنکارە برێن ئێستا من بام دەست خۆم بینمەوە خاوەنکارم پێویست ناکە یعنی غەدر لە ئەو کابانانە بەردەست خۆم بکەم دەی بمافی خۆیان بدەمێت چۆن